NRT وەک هەمیشە بەردەوامە لە بڵاوکردنەوە و ئاشکراکردنی بەڵگە و دۆکومنتە نهێنیەکانی بەهەدەردانی سامان و نادادپەروەری و هەڵەکارگێڕەکانی بەڕێوەبردننی وڵات. ئەم دۆکومنتەیان لە جارەکانی پێشتر جیاوازە، ئەم جارە سەرفکردنی پارە و داهاتی نەوت نییە، بەڵکو هەڵە و گەندەڵیە کارگێڕەکانی ناو بەڕێوەبەرایەتی و وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بە پێی نووسراوێک کە لە ڕۆژی 23 شوباتی 2015 لەلایەن بەڕێوەبەرایەتی کۆچ و کۆچبەرانی سلێمانیەوە ئاراستەی نووسینگەی کۆچ و کۆچبەرانی سەر بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم کراوە، تێیدا ڕوون کراوەتەوە کە فەرمانبەرێک لە یەک کاتدا 5 پۆستی کارگێڕی هەبووە. بە پێی نووسراوەکە بەڕێوەبەری پێشووی بەڕێوەبەرایەتی کۆچ و کۆچبەرانی سلێمانی 5 پۆستی کارگێڕی جیاوازی هەبووە. ئەوەی لە بەڵگەکەوە دەردەکەوێت بەڕێوەبەرەکە 5 کاری جیاوازی بەڕێوەبەرایەتیەکەی ئەنجام داوە کە بەشێک لە کارەکان جیاوازیەکی زۆریان لە نێواندایە. بە پێی نووسراوەکە ئەو فەرمانبەرە لە یەک کاتدا بەڕێوەبەری کۆچ و کۆچبەران بووە، لێپسراوی هۆبەی کۆچبەران بووە، کلیلی مەخزەنی بەڕێوەبەرایەتی کۆچ و کۆچبەرانی سلێمانی لا بووە، هەروەها لە هەمان کاتدا شۆفێری ئۆتۆمبیلی بەڕێوەبەرایەتیەکە بووە و لە لیژنەی دابەشکردنی کەلوپەل بووە. هەر لەو نووسراوەدا کە بەڕێوەبەرایەتی کۆچ و کۆچبەرانی سلێمانی ئاراستەی نووسینگەی کۆچ و کۆچبەرانی سەر بە وەزارەتی ناوخۆی کردووە، تێیدا هاتووە کە ئەو فەرمانبەرە دەیان سەرپێچی تری کردووە، بەڵام نووسینگەی کۆچ و کۆچبەران سوورە لەسەر پشتیوانی گەڕانەوەی بۆ بەڕێوەبەرایەتی کۆچ و کۆچبەرانی سلێمانی.